سڵاو من دکتۆر لۆنا پزیشکی ڤێتەرنەری لە بەرنامەی ئەم جاری ماڵی و کێوی باسی باڵدارێکی زۆر جوان و شیرین و زیرەکتان بۆکەم کە ئەویش تووتیە. گیانداری ماڵی زۆرن هەروەها باڵداری ماڵیش زۆرن بەڵام تووتی لە هەمویان جیاوازتر هاوزمانی خاوەنەکەی دەبێت و سەری چەندین وشە دەبێت. لەگەڵمان بن. وەکوە بینن لە ناو خێزانێکی تووتیام کە پێک دێن لە چەندین جۆری تووتی ڕەنگا و ڕەنگ و جوان لەگەڵ کاگۆڤەند کە بە خێوکەری تووتیە باسی تووتەکانتان بۆ دەکەین. کاگۆڤەند پێم بڵێ چەند جۆر تووتیت هەیە و جیاوازی نێوان جۆرەکانی تووتیەکان چییە؟ ئێستا ئەوانیان مەوجودە لە دوکانی من تقریبا نزیکەی 20 جۆر تووتیمان هەیە لێرپانە هەر یەکە و جۆرەک و ڕەنگەک و شێوەک و تەبیعاتەک و ئەو بابەتانە لێرە هەیە هەموو مەوجودە. ئێستا بۆ نمونە ئەم جۆرەی بەردەی بەڵێ ئەوە تووتی مەکاو سکارلێتی پێ دەڵێن ئەوە بلووەکەی هەم مەکاوە ئەومان هەیە ئەمەزۆنا باشە گالامان هەیە گالا کەیرەکی ئوسترالیا نیشتمانی ینی ئوسترالیا کەیرەکە ئەوە هەموو سەر بە تقریبا یەک عایلێنە هەموو تووتینە وزات زۆر و ڕەنگەکانیش هەر یەکە و جۆرەکە و تەبیعاتەکە و بەپێی جۆر و ڕەنگەکانی و تەبیعاتەکانی بگمە نرخەکانی ئەگۆڕێت. نرخەکانیش بەڵێ گرانترین تووتی کە لەم دوکانە هەبێت سکارلێتە. سکارلێت بەرێ ئەوە جۆرێکی دەگمەنە کەمە ڕێژەی کەمە و تەبیعاتشی یعنی خۆشە بەڕاستی ینی ڕەنگی ئەلوانی جوانە. زیاتر وت گەنجان حەزەکەن ئەم بەڵێ لە ڕووی گەنجەکان زیاتر حەزیان لە ئەلوانە ینی ئەو تەیرانەی کە ئەلوان ئەوانەی کە برێن قەدیمەکانی وەک برێن ئەوانەی کە تەمەنیان سەروی 30 ساڵان زیاتر حەزیان لە تەیری ئەفریقیە وەکو برێن تەیری ئەفریقی کاسکۆ ئەفریقی ئەوەی دەستم ئەوانە زیاتر حەزیان لێ گەنجەکان بەعام ئەلوان زیاتر ئەلوان حەزیان لێ. باشە ئەبینم بینە زۆر خۆشە لەگەڵ ئەم تەیری دەستا. دیارە چیرۆکێکە هەیە پێش بەرنامەکە بۆ منە باس کرد حەزەکەم بۆ بینەرانیشی باس کرد چیرۆکی تۆ نایچی بوو؟ سایکۆ چییە؟ بەڵێ سایکۆ تەیرەکە نزیک 21 ساڵە لامە و جۆرەکەشی ئەفریقیە ئەوانە ئەفریقیان پێدەرن طبعاً بدایەتی سایکۆ کاتێکە من تەیرێکی ماڵی نەبوو تەیرێکی وحشی بوو بەڵێ تقریبا بە مودەی 3 مانگ 4 مانگ وەی لات برادرێکی باشمان دروستکران لەگەیەک گونجاین و ترسی لە من نەماوە ئیدی سایکۆ عمر بووە 21 ساڵ لەکنە منە. ئێستا عمری سایکۆ 21 ساڵە؟ 21 ساڵ لای منە کە کەڕیم طبعاً لەوانەیە بەلای کەم عمری ئەو تەیرەی 3 ساڵ دەبوو کە هاتەکەنە 3 ساڵ ینی زیاتر کەمتر نەبوو. بەڵێ بەس 21 ساڵە ئەم بە خێوکەرەکەیمە 21 ساڵە بەڵێ. باشە پەیوەندی چۆنە لەگەڵ سایکۆ لە ڕووی دەرونیەوە پەیوەندیشی زۆر باشە لە ڕووی دەرونیەوە کەسێکی ئارامتری باشتری کە باڵندەیەکی لەو شێوە بێگومان یعنی ئەو کاتانەی هەموو ئینسانێک دڵی تون دەکە لەسمۆ ماڕێ ئەوەی دەبینم یعنی ئارامیەکە دەداتێ بەڕاستی ینی ئەوە کوواندامە چیاکێ لە ماڵی نەکوەر ئەمن ئایلەکەم بەکامل لەگەر وەی لێ ڕاهاتینە بەڕاستی. یەکەم وشە کە سایکۆ فێر بوو چی؟ وەڵڵە هەر کووک وەکو عالەما یەکەم وشار کووک و هەرێوەڵە طبعاً ئەو کاتی کە ناوی نەبوو کە فێرە کووک و دوایە کە خۆش ماویست و تێکەر بوو لەگەڵمانی دی ناوم لێنا سایکۆ هەتا یەکەم جار هەمووی هەر پێڵە کووک بالضبط ئەرێ وەڵڵە بیدایەت هەمووی عامەوە هاتووە وەڵڵهی برێمسی کو دەرێ ئەوانە یعنی تووتی کوکۆکە نێزیکە لەوەی دی ئەو تەیرانش بەعام بەڕاستی ئەو ناوەی زۆر ئاسانە زوو وەردەگرن پیتەکانی بەڵێ بەعام زیاتر زۆر ئەو وشەی وەردەگرن. لە جیهاندا گرانترین نرخی تووتی چەندە؟ هایسنت هەیە هایسنت ینی هایسنت یەک لەو هەینە زۆری مەکاویە نییە لە لێرە نەمدیتێ بەڕاستی ینی لە کوردستان نەمدیتی ئەو زۆرەی ئەوە گرانی پێیان ینی مەکاو هایسنتی پێدەرن کە هاتم بینیم ئەم تووتیە جوانە کە بلو گۆڵد مەکاوە کۆمەڵە داری لەبەردەما بوو دارەکانی وردور دەکرد بۆچی وای ئەکرد؟ هەموو تووتێک بەعام حەزیان لێ ئەو دارێ ورکەن بەس دووە نمونە ئەو دارە یعنی لە بۆ نیە تو 4 ساعت لە پێشان تووتی یەک مۆزوع هەیە لەسەر تووتی بەڕاستی لەوانەیە لە بۆ کەسانێک کە جێ لە بەڕێزشمانە تووتی زۆر زەڕور ئەو دارێ لەودانێ لە یەک عالەتی برێن هەتوو بەجی دێری ئەو تووتیە تووتی تووشی عالەتەشی دەبی ینی شێر دەبی تووچی لە خۆی دەکاتەوە کە ئەو دارێ لە بۆ دادەنەی لە زیاتی خەریکی خۆی بی
ئەو دارەی دەشتێنی ینی خۆی بۆ دارە ئارام کاتەوەکو یاریەک دەی ئەنەی بۆی سپێسی کەم بێتەوە مەشغوڵ بێبەوە بۆی پەڕ لە خۆی نکاتەوە هەم لە بۆ جوانی ئەنی جوانە دیکۆرەش جوان دەداتە قەفەزەکە هەم کەیرەکە پێ مەشغوڵ دەبی ینی کە تووچی خۆری نکاتەوە ینی ئەوانە هەموو دەوریە یانە تو زارێک 10 ساعات بەجێ دێری لە ماڵێ ئەو تەیرە ناو قەفەزە بڕێکی زعاز دەبی ینی تووشی زۆر ئەوە دەبی ئەو دارەی لە بۆدانی ئەو تەیرە هێور دەکاتەوە عادی دەکاتەوە. تۆ چۆن سایکۆ ئەشویت؟ سایکۆ بەڕاستی نابی ینی بچم بی شۆمانی وەکو برێن تایبەتی خۆی بەڵێ سفرا هەیە تایبەت بەخۆی بۆ سفرایە دەتوانانی لەبەر ڕۆژدانی ئەو کاتانێت کە جەو گەرمە ینی دەبی لەبەر ڕۆژ ئەو ئیشە و دەشتوانی ئەگەر بە ئاو بیتەی بەس سفرا بەس تەیر لەگە تەیر بەڕاستی بەخێوکە لەگە بەخێوکە ئێستا سایکۆ یەک لەو تەیرانەیە خۆی دەچوە. باشە کاتێک کە تووتێک ئەکڕین چۆن بتوانین کە ببین بە هاوڕێی تووتەکانمان و ماوەی چەندێکی پێویستەکە ئەم تووتیە ڕابێت لەگەڵمان؟ بڵێ تووتی ڕاستی برێن لۆ نمونە کاتی تووتێک دەکڕیت وا باشە تووتێک بکڕیت تەمەنی منداڵ گچکە بیان یعنی لە تەقریبەن تەمەنی 5 مانگ هەتا 6 مانگی پەروەردەکردنی زۆر ئاسانتر لەوەی کە تووتێک بگرین تەمەنی برێن 5 ساڵ 6 ساڵ کەمەک زەحمەترە. تووتی عادەتەن یعنی بە گچکەی لای خۆی باشە لە بە وەختی ئەوەش کە چەند بە چەند ئەنی هاوڕێتی پێیا دەکەیت تەمان تووتی کاسکۆ ینی بە عام تووتیەکان بەس کاسکۆ زیاتر قسەی لەگە بکەین ئیدی لە تەمەنی 5 مانگ هەتا وەکو دەبتە 6 مانگ 7 مانگ بە 2 مانگ تقریبا برادێکی تەواوت لەگە دروست دەکاتە. باشە برادێکی دروست کرد ئەی چۆن فێری قسەی بکەین؟ قسەکردن خۆی 2 مەرحەلەیە بەڕاستی دەتوانی زۆر بە سەریعی فێریکەی دەتوانی سبەینان زۆر قسەی لەگەر بکەیت زۆر وشەی لێ دووبارەکەوە و مەرحەلە کەشەیە تووتیانی بە ئیسراحەتی خۆم لە ماڵێ لەگەرت کە دەژی ئەو نیشانەی کە لە ماڵێ بەکاردێ بە خۆی فێر دەبێت خۆی فێر بەس بەو شەرتە تەمەنی گچکەبی نەئەتو تووتێک بکڕی تووتێکە بەڕیبی ینی وەحشی بی تەمەنی 5 ساڵە کیوی بڵێ تەمەنی 5 ساڵ 6 ساڵ زۆر زەحمەت ینی ئەو تووتێ ناتوانانی وەی لێکی فێرە وشەیکەی لەبەوەی ئەو تووتێ عمری تەواو هۆی ینی تووتێ 5 ساڵ 6 ساڵ تاوا فێر زۆر زەحمەت لە سەرەتای تەمەنیەوە بالضبط لە سەرەتای تەمەنیەوە زۆر باشترە بۆی تووتێکی جوان بەرهەمبینی قسەکەری دەرچی هاوڕێکی باش دروستکەی لەگەری لەو تەمەنە باشترە. من ئێستا لەناو کۆمەڵێک باڵندەی زۆر جوانم بەڵام ئەمڕۆ بە تایبەت باز لێک جۆر باڵندە ئەکەین کە ئەویش تووتیە. دکتۆر بۆچی تووتیەکان زۆربەی کات پەڕ لە خۆیانەکەنەوە یاخود نان ناخۆن؟ لەبەرەوەی تووتی یەک خانەوادەی تووتەکان بە گشتی زۆر هەستیارن کاتێک هەندێک هۆکاری ژینگەیی بۆ نمونە گۆڕینی شوێن گۆڕینی خۆراک کاریگەریان لەسەر دەکاتن یەک لە کاردانەوەیان ئەوەیە کە واز لە خواردن دێنن بۆ ماوەیەک پاش 2 ڕۆژ هەتا 3 ڕۆژ لە دوای 3 ڕۆژ دەست دەکەنەوە بە چالاکی خواردنی خۆیان بەس ئەگەر لەوە زیاتر بوو دەبێت سەردانی پزیشکی ڤێتێنەری بکرێت لەوانەیە کێشەی نەخۆشی و ئەوانەیان هەن. دکتۆر یعنی ئەم شتێکە تووتی ئەی کات پەڕ لە خۆیە کاتەوە یاخود نان ناخوا ئەوێ چی بە ئێمە بڵێ؟ ئەوە نیشانەیەکە کە تووتی کاتێک ئەو کاردانەوە خۆی نیشان دەداتن کێشەیەکی تەندروستی یا دەرونی هەیە. بەڵێ کێشە تەندروستێکەوە بۆکو نەخۆشی و ئەوانەیە بەس کێشە دەرونیەکە کاتێک جەوەکەی ینی کەشەکەی دەگۆڕدرێ شوێنەکەی ژینگەکەی دەگۆڕدرێ یا ئەوەتە لە شوێنێکەوە بۆ شوێنێکی تر یا ئەوەتە ئەو گرنگجێ پێنادرێت لەلایەن خاوەنەکانیە کاردانەوەی ئەوە دەبێت کە واز لە خواردن دەینی ئەوە یەک لە نیشانەکانێتی. دکتۆر من تووتیەک لە ماڵەوە بەخێو بکەم چی بەمێ چی ئەخوات؟ خواردنی تووتیەکان بەگشتی لەگەڵ لە سروشت و لە ناو قەفەس کەمەک جیاوازە. باشە خۆی کاتە تووتی گیاندارێکی کێویە یان ماڵیە؟ بخۆی پێش ئەوە گیاندارێکی کێویە دەتوانرێت ماڵی بکرێت. باشە لە سروشتە زۆربەی دانەوێڵە میوە
هەتا میوەکانە. گۆشت ئەوانە دەخواتن. توتی هەیە گۆشت بخوا دکتۆر؟ بەڵێ گۆشت دەخواتن. بەس لە ماڵ یعنی لە ناو قەفەس زۆربەی دانەوێڵە گوێز و بادام و ئەوانە گولە بە ڕۆژە و میوە بەڵێ ئەوانە خوا. یعنی ئەگەر من توتیەکەم هەبێ گۆشتی بەمێ چۆنە ینی دکتۆر ئەو مۆزایانی توتی گۆشت خۆرە وا گۆشت دەخوا؟ توتی گۆشتخۆر نییە بەس لە سروشدا ینی سروشت وای لێ دەکاتن کە لە کاتی نەبوونی خواردن پەنا بۆ هەموو شتێک بباتن. یەک لەوانە مەسەن گۆشتە خاستن کەلاک ئاژەڵی مردوو بەڵێ 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 کە بە خۆی ناتوانێ ڕاوکە. کەواتە ئەگەر خواردنی دەست نەکە و میوەکانی دەست نەکە ئەنجات باشە دکتۆر توتی چ ژینگەیەکی پێویستە ینی پێویستەکە لە ماڵەوە ئێمە دەیمە لە ناو قەفەزەکەیە بێ یاخود دەری بێنین جارجار چ ژینگەیەکی بۆ دابین بکەین؟ باشترین ئەوەیە ینی دەتوانێت سوود لە هەردوو هەم لە ناو قەفەس هەم لە دەرەوە. بەڵێ چونکە توتی وەک لە سروشدا پەلەوەرێکی ئازادە ینی ناکرێت و ژینگەکەی لێ زەوت بکەیت وەس دەتوانێت هەم سوود لە قەفەس ببینی هەم لە دەرەوەش ئەوی بکەی ینی بەخێوێکی. لە جیهانە توتیەکان زۆرتر ڕوبەڕووی ڕاوکردن ئەبنەوە ئەمە هۆکاری چییە؟ هۆکارەکەی ئەوەیە لەبەرەوەی توتی ئاژەڵێکی ناتقە قسەکەرە باشە و زۆر بە ئاسانی دەتوانێت ماڵی بکرێت لەبەر ئەوە داواکاریی زۆری لەسرە ینی ئەگەر بینە سەر ڕاستیەکان لە ساڵی 1920 کە ئاخرین ئامار دراوە نزیکە 120 ملیۆن توتی لە جیهاندا مەزەندە دەکرێت. لەو 120 ملیۆنە 50 ملیۆنی ئێستا لە ناو قەفەس لە ماڵەکاندا دەکەن. 50 ملیۆنی ئێستا ماڵی کراوە. بەڵێ ماڵی کراوە. یعنی لە ماڵەکاندا خەڵک ئارەزویەکی زۆری لەسەر بەخێوکردنی توتی هەیە. هەتا بە پێی ئاماری ڕێکخراوی ئاژەڵ پارێزانی سروش گیانی لە ژێر هێڵی سوودایە. بەڵێ بەڵێ دکتۆر توتیەکان چۆن قسە ئەکەن لە کاتێکا کە ناخوێنن وەکو باڵندەکانی تر ئەم قسەکردنە چۆنە؟ ئایا چەند وشە فێر ئەبن و چۆن توانای قسەکردنیان هەیە؟ توتی بە پێچەوانەی مرۆڤ کە دەنگ لە ئەوتاری سەوتی لە ژێکانی دەنگەوە دەردەچێت. باشە توتی ئامێریکی هەیە پێی دەڵێن سفینیکس لە سەرەتای قورگە. سەرەتای قورگە کۆمەڵێک ماسوولکەی جوولێنەری بزوێنەری هەیە و دوو تۆپ لە پەردەی هەیە. کاتێک هەوا دەکێشێتەوە بۆ داخلی لە ڕێگای ئەو ماسوولکانە لەرەرە دروست دەکاتن بە لە ناو خانەوادەی توتیەکان فێربوونی قسەکردن لە یەک بۆ یەکیکە دەگۆڕێ. لە هەمویان زیاتر کە بتوانێت فێری وشە گوتنەوە بێ خانەوادەی کاسکۆیە کە لە هەمویان زیاتر دەتوانێت بە پێی ئامارێک کە لەسەر ژمارێکی زۆر توتی کراوە دەتوانێت 6 کەلیمە 6 وسە فێر بێ. بەس ئامار هەیە کە توتی وا هەیە توانێت هەتا 800 وشە فێر 800 وشە 800 وشە زۆر زۆرە دکتۆر. بەنسبەت مەکا و کۆکاتۆش تقریباً 20 هەتا 30 وشە دەتوانێت فێر بێت. دکتۆر بەس پێم بڵێ چەند جۆر توتی هەیە و جۆرە باوەکانی لێرە چییە؟ توتی بەخۆی سێ خێزانی توتیەکان هەیە کە نزیکە 398 جۆر خۆی دەگرێت دەخۆی بە هەموو سەرتاسەری دنیا بڵاواتەوە بەڵام زۆربەی زۆری لە هێڵی کەمەرەی و ژێر کەمەرەی کە دەکە هێڵی ئیستیوای و ئەو ناوچانە بڵاوبوونەتەوە بە تایبەت ئەمریکای جنوبی ئەفریقا ئوسترالیا. توتی جیاوازتر لە هەموو باڵدەرم زۆر وەستان شێوەیەکی دروست و دڵسۆزانە مام هەر عین قسەم کردەوە. یەک گازی لێگرتم. توتی ئەگەر بە شێوەیەکی دروست و دڵسۆزانە مامەڵەی لەگەڵ بکرێت
دەبێتە یەکێک لە ئەندامانی خێزانەکەت هەر شاد بن.